بە یەک وێنە هەزاران کەسی کردا ملیۆنەر. دوێنێ دۆناڵد ترامپ چۆن جیهانی شۆک کرد. دوێنێ تەنها یەک وێنە و چەند ئاماژەیەک جیهانی خستە سەر هەزە و هەزاران کەس کە خەونی دەوڵەمەندبوونیان هەبوو خەونەکەیان بەدیهات و با پۆستێکی دۆناڵد ترامپ بوونا ملیۆنەر. دوێنێ دۆناڵد ترامپ وێنەیەکی خۆی لا تۆڕی کۆمەڵایەتی ئێکس پۆست کرد، تەنها بە چەند ئاماژەیەک گوتی کاتی ئاهەنگگێڕانە و ئەمە میمکۆینی منە. واتە دراوێکی بچووکم بە ناوی خۆمەوە دروست کرد، ناونیشانەکەی دیاری کرد، هەمووتان دەتوانن بە شێوەی دیجیتاڵی بیکڕن. هەر لەگەڵ دقە و ساعتێکدا دراوەکەی ترامپ کە ناوی ترەمپی فەرمی بوو، نرخەکەی لە خواروی $9 واتە چەند سنتێک بوو، لە پڕبەرز بووەوە و نرخی گەیشتا نزیکەی $80 و هەزاران کەسی بە ماوەی چەند سەعاتێک کردا ملیۆنەر. دراوەکەی ترامپ دراوێکی دیجیتاڵیە لە چەند ئێکسچێنجێک بەزووی لیستکرا و بۆیە فەرمی، وەک بیتکۆین و ئیسریۆم و سۆلانە و باقی دراوەکانی دیکە مامەڵی پێوە دەکرێت و نرخێکی بەرزی هەیە. دۆناڵد ترامپی تازە سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا سبەینێ دەچێتە کۆشکی سپی، ئەو لە بانگەشەی هەڵبژاردن وتی ئەمریکا دەکەمە ناوەندێکی بازرگانی کریپتۆ، گرنگێکی زۆر بە بیتکۆین دەدەم و وا دەکەم جیهانی بەرەو دراوی دیجیتاڵی بچێت. ئێستا جیهان چاوی لە یەک پۆست و ئاماژەی دۆناڵد ترەمپە، ئەو چیت بڵێت و هەزاران ملیۆنان خەڵک شوێنی دەکەون. کاتێک ئەو دەڵێت ئەو دراوە بکڕن بۆ واتایە دێت کاریگەرترین پیاوی جیهان پشتگیری دەکات و پێویستە دەست بەجێ بیکڕێت، هەروەک ئەوەی دوێنێ خەڵکی ئەنجامیدا و بوونا خاوەن سەرمایەکی گەورە.